ئێمە بووینەتە جێی شانازی قورئان. ئایا بووینەتەوەی کە کەمێ قورئان ڕەنگ بداتەوە لە ڕەفتارمانە، لە گفتارمانە؟ خوا گەورە باسی مجادلە لەگەڵ بێبڕواکە. باشە کابرایەکی جوولەکە ئەڵێ عوزەیر ئیبن الله، مەسیحیەک ئەڵێ المەسیح ئیبن الله، ئەڵێ ثالث ثلاثة. خوای گەورە لەگەڵەوە شاپێتە فەرمێکی ولا تجادلوا أهل الكتاب إلا بالتي هي أحسن إلا الذين ظلموا منهم. باشە تەنها ئەستەمکارەکان نەبێ، ئەوەی دیکە ئەفەرمێ نەک بە شێوازێکی جوان جیدالیان لەگەڵا بکە، جوانترین شێوە. باشە لەگەڵ ئاهلی کتابەکە و کوفرانەکەن. وجادلهم بالتي هي أحسن، بە شێوەیەکی گشتی غەیری ئەهلی کتابیش. کەچی تۆ دیالۆگکە لەگەڵ موسڵمانەکە حەیابردنیەتی لە تەلەڤیزیۆنا دەرەکەوی ئەهلی قورئانە مجادلەکەن لە بین یەکترا، حیا یەکتریە بن، لە فەیسبووکە وەڵام یەکترە دنەوە یەکتر ناشرینەکەن، هەر هەمووی بۆ ئەوەیە کە بەرامبەرەکەی ناشرینکە. وەڵامێکی جەرگ بڕ، آخر بۆ جەرگێ بڕی؟ وەڵامی بابەتێکی دەیتەوە بۆ جەرگێ بڕی؟ بۆ دەمکوتکەر، بۆ دەمی کوتەکەی؟ خوای گەورە بە کافرەکانە فەرمێ دەمتان بکەنەوە قل هاتوا برهانەکم إن كنتم صادقين، بەڵگەکانتان چیە میشارنەوە بیڵێن با وەڵامتان بینەوە. تۆ بەتەمای دەمکوتکەربی بۆ مسلمانەکەت. باشە خوای گەورە فەرمی ولا تسبوا الذين يدعون من دون الله فيسبوا الله عدوا بغير علم. ئەو کەسانی جنێو بە ئەڵڵادان عیبادەتی غێری خواکەن، فەرمی خوای گەورە جنێویان مەدەنێ لەبەرەی دووبارە جنێو بەخوا نەدەن. ئەڵێ خواسیانە تۆ جنێو بتەکانیان مەدە، بەخواکانیان مەدە، جنێویان پێمەدە با جنێو بەخوا نەدەن، کە تۆ جنێو بۆ مسڵمان نەدەی. زۆر گرنگە ئازەکانم ئێمە هەرچەندە نزیک بینەوە لە قورئان بزانن ئایا حەقیقەتەن بەس تەنها قورئانە خوێنینەوە، بەس تەنها قورئانە خوێنینەوە. لە دنیادا زۆر گرنگە ئیهتیمام بە دەنگ بەی، زۆر گرنگە ئیهتیمام بە حفظ بەی، زۆر گرنگە ئیهتیمام بە تەدەبور بەی. بەڵام گوێ بگرن، یەکێ لە سەحابەکان کە ئوتیە مزمارا من مەزامیری ئالی داوود، نوێژەکە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام گوێی لێگرێ، پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام زۆر چێژ لە قورئانەکە وەرەگرێ تا تەواو بێ. کاتێ نوێژەکەی تەواوەکە ئەزانێ پێغەمبەر گوێی بۆ گرتووە عەلەیهی السەڵات وەسەلام، ئەزانێ فەرمێ چی؟ ئەفەرمێ یا ڕەسوول الله ئەگەر بمزانیایە تۆ گوێم بۆ ئەگری لحبرته لك تحبيرا. يعني بزانە ئیتر ناتوانم بە کوردی تعبیر ناکرێ، ئەم جملە ناتوانی بیکەی بە کوردی، ئەو نەجوانە. جوانتر قورئانم بۆ خوێنی تۆ، وام لێ کرد زیاتر بجۆشەی. ئەی خۆ ڕیاژ نەبووە، لەبەر خاتری وی دڵی پێغەمبەر خۆشکە زیاتر جوان بیخوێنێ، توش لەبەر خاتری وی دڵی مسلمانان خۆشکەی زیاتر جوانتر قورئانەکە بخوێنە. قەیناکە ڕیانیە نیەتت، بەڵام ئاگال لێبێ ڕۆژی قیامەت پێت ناوترێ وەرە لەبەرەوەی دەنگ خۆشە بچۆرە بەهەشتەوە، لەبەرەوەی قورئانە لەبەرە بڕۆ باشتە وات پێ ناوترێ، پێتەوترێت دڵت ئاگال لە دڵت بوو. بۆچی قورئان دەخوێن؟ بۆچی خەڵک دەگریان؟ بۆچی بە دەنگەوە خوێن؟ باشە بۆچی تەفسیر دەکرد بۆ خەڵک؟ بۆچی ڕافە دەکرد؟ سەیری دڵتەکە. مەلائیکە کاتە دابەزن کەسێکی دەنگ ناخۆشی وەکو من بڵێ باشە قورئانە خوێنم خۆ لەبەرەوەی دڵم ناخۆشە مەلایکە لێم هەڵ نایێ. ئەزان لەبەرچی لێم هەڵێت؟ لەبەرەوەی لەبەر خوا نای خوێنم. ئەلێدا سەیری دەنگ ناکە، سەیری چیەکە؟ سەیری دڵمانەکەن. یا ڕەبی دڵمان تێراوکەی بەم قورئانە، یا ڕەبی خۆشەویستی بخەینە بینمانەوە، یا ڕەبی بمان کەیتە قورئانە یم نەمشی عەلە الأرض یا رب العالمین. خوایە بەو قورئانە شیفای ما فی الصدورمان بی، یا ربی شفای ما فی صدورمان بی، یا ربی شفای ما فی صدورمان بی. آمین آمین والحمد لله رب العالمین.